لە چوارچێوەی ڕێکارەکان بۆ ڕێگری لە تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ئەوەی جێگەی پرسیاری بەشێک لە هاوڵاتیانە و پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێت بەراورد بە مزگەوتەکان شوێنە گشتیەکانی دیکەی وەکو بازاڕ و مۆڵ و کافتریاکان و شوێنە قەرەباڵخەکانی دیکە تا ئێستا دانەخراون. ئەگەر لە مزگەوتەکاندا موسڵمانان پاش ئەنجامدانی دەستنوێژ و گرتنەبەری ڕێکارەکانی پاکوخاوێنی و ئەنجامدانی نوێژە فەرزەکان تەنها چەند خولەکێکی کەم لە مزگەوتدا دەمێنەوە و دواتر مزگەوتەکان چۆڵ دەبوو، بەڵام لە بازاڕ و کافتریا و چاخانەکان هاوڵاتیان زۆرترین کات دەمێنەوە و قەرەباڵخی دروست دەکەن. سەرڕای ئەوەی ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکان ناکرێت هاوکات هۆکارێکیشە بۆ تەشەنەساندن و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. نابووە بە زووترین کام مزگەوتەکان داخرێت، چونکە مزگەوتەکان یەکەم هۆکارەتەوەی مسلمان هەر کەسێکی تر ئەچێ لێ خۆی پاکەکاتەوە، دەستی ئەشوە قاچی ئەشوە شوێنێکی پاک و خاوێنە، بەڵام ئێستا ئەچیدا گەڕێی لەو جادانە لەو شەقامانە بە شوێنە ها کافتریا هەیە، شوێنی مەری خواردنەوە هەیە، شوێنی مەشروبێ دانەخراوە. یەکەم هۆکار ئەوە نابێ مزگەوتەکانە بە زووترین کار داخستایە. معنای هەر شتێکی خۆیان پەیوەندیی خۆیانی پێوە هەیە بۆیە یان چێڵە ئەو شوێنانەی کە وەکو مەی خواردنەوەی یان وەکو ئەم مۆڵانەیە هەمووی هینی ئەو دام و دەستگای حکومەت خۆیەتی ئەوە بە شتێکی معقول لەزانێ بەس مزگەوتەکان داخە بە نامعقول لێزانێ مع الأسف بۆم حکومەت با نابێ شوێنی قەرەباڵخی خەتەرەوانە ئەمانە خەتەر نییە. لە ئێسادا بڕیار دراوە بەشێک لە مزگەوتەکان دەرگاکانیان بکرێتەوە، بەڵام بۆ ئەنجامدانی نوێژە فەرزەکان نییە و تەنها بۆ بەکارهێنانی دەبلوسیەکانیان بێت. لە کاتێکدا هەموو دەزانن حرەمی مزگەوتەکان پاک و خاوێن و بەکارهێنانی دەبلوسیەکانیان مەترسی گواستنەوەی ڤایرۆسی لەسرە، بۆیە هاوڵاتیان بە باشی دەزانن هەفتەی ئایندا بکرێتە هەفتەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و سەرجەم شوێنە گشتیەکانیش بەبێ جیاوازی دابخرێن و هاتوچۆ کەم بکرێتەوە، تەنها بۆ کاتی پێویست نەبێت و هاوڵاتیانیش لە ماڵەکانیاندا بمێنەوە. بەڵام ئێستا هەموو شوێنێک هاتوچۆ تێیدا ئاساییە، تەنها نوێژی بە کۆمەڵ و مزگەوتەکان نەبێت، دەرگاکانیان داخراوە. خودی ئامانج لە داخستنی مزگەوتەکانەوەیە کە قەرەباڵغی دروست نەبێ و چکە ڤایرۆسە تەبیعەتی وایە کە لە ڕێی قەرەباڵغیەوە ئەگوازرێتەوە تەشەناکە. ئەگەر هەر ئامانجەکە ئەوەیە مەفروز بوو لەگەڵ مزگەوتەکانە شوێن گەلی تریش هەن دابخرێن، یعنی بە تایبەت بازاڕەکان کە لەوانەیە بە تایبەت کە لە بازاڕەکانە ئاڵگۆڕی پاراکرێ، ینی پارەوەرگرتن و پارەکەەوەی چێکە لە ڕێگاکانی دیسانەوە گواستنەوەی ئەم ڤایرۆسە. ئەوە درەنگ بۆ کە ئێمە بڵێن حکوومەت بۆ لە پێشترە پەنای نەبرد و داخستنی کافتریا و چایخانە و چێشخانە و کە ئەمانە ئەگەر نەژبن هەر لە بنەڕەتیشان نەبن زیانێکی وا دروست ناکەن بۆ کۆمەڵگە. ینی ئێستا ئەگەر لە ڕێ ئەو چێشخان و چایخانە کە لە حاڵەتی ئاساییشان منبعی بڵاوبوونەوەی میکرۆب و ڤایرۆسن. بەڕای من بێ هەمووی دابکە ئەو شوێنی قەرەباڵغا من وا هەستم بۆ کە ئەم قەرەباڵغا بۆ قوباڵغی جەدین وایە، ئەگەر جەدین نییە بۆ ئەوێ داخل بۆ ئەوێ داناخرێ، ئەو خوجگای پرسیارە بۆچی مەیخان و ئاخواردن و باڕ و شتەکان داناخرێت بۆ ئەوێ داخرێ، غێرە مەشتێکی هەیە. ئاینی پیرۆزی ئیسلام موسڵمانانی فێر کردووە کە هەمیشە پاک و خاوێن بن و ئەوەشی بە مەرج گرتووە لەسەر تەواوی شوێنکەوتوەکانی. بەڵام هەر لە دوای دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ئەوەی دەستی بۆ برا بە بڕیاری لیژنەی فتوای هەرێم تەواوی مزگەوتەکان داخران و نوێژە بە کۆمەڵەکان و ئەنجامدانی نوێژی هەینیش قەدەغە کرا. لە دوای داخستنی مزگەوتەکانیش بەشێک لە مسلمانان بەکارێکی گونجاویان زانی لە پێناو تەندروستی و سەلامەتی خۆیان و هەندێکیش دژی بڕیارەکە بوون و پێیان وابوو هێشتا کە شوێنە گشتەکان کراون و زۆر شوێنی تر هەیە کە دەبوو دابخرانایە و تا ئێستاش کراون زوو بوو دەست بەرن بۆ داخستنی مزگەوتەکان. ڕەمیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.